لەگەڵ دروستبوونی قەیرانی بنزین لە هەرێمی کوردستان لە ئێستادا لە شاری هەولێر قەیرانەکە شوفێرانی تەکسی گرتوتەوە و چەند بەنزیخانەیەکیش کە تایبەتن بە تاکسی داخراون و هەر شوفێرێکیش دەبێت زیاتر لە کاتژمێرێک لە ڕیزدا بوەستێت تا بنزینی بەردەکەوێت. نێزیکەی 2 سعات ڕاوەستایمە لە سڕێ بە زمانی بە ڕۆژێ داوا لە حکوومەتی هەرێم دەکەم. یعنی ئێستا تەکسی هەندێک بنزیخانە هەیە هەندێک بنزیخانە نیە. داوا لە حکوومەتی هەرێم دەکەن بنزیخانەکانی تەکسی هەموو بکەنەوە ئەو هەزمیەش دروست نەبێت. حیف لۆ حکوومەتەی چونکە تەماشای عێراق بکە شەڕێکی تەواو لە عێراقدا هەیە، لە سووریا شەڕەیە، لە تورکیا کە هیچ خاوەن نەفت نییە، دەبینین بنزینیس کێشەی نییە. بەڵام ئێمە لە وڵاتێکین ئەگەر بێت دەوروبەری هەولێر هەموو بیرەنەوتن. تەماشای بڕۆ منتیقەی زراعەتی کە هەمووی بیرەنەوتە، بڕۆ منتیق خوارە و لێرە هەموو بیرەنەوتە. باشە ئەو بنزینە چێوە دەچی؟ لە سنووری شاری هەولێر 12 بنزیخانە هەن کە تایبەتە بە دابەشکردنی بنزینی تەکسی لە ڕێگەی کۆبۆنەوە. لە ئێستاشدا دەنگۆی ئەوە بڵاوبۆتەوە لە ناو شوفێراندا کە گوایە کۆبۆنی تەکسی نوێ ناکرێتەوە. لە بەرامبەریشدا بەڕێبەری دابەشکردنی سوتەمەنی هەولێر دەڵێت شوفێرانی تەکسی دەتوانن لە بەیانیەوە سەردانی بنزیخانەکان بکەن بۆ نوێکردنەوەی کۆبۆنەکانیان. جاری وهەیە هەندێک بنزیخانەی باڵێن تایبەتە بە تاکسیەکان بۆ نمونە سەعات 1 یا 2 پاژنیۆڕۆ بەریان دەکەوێت. ئیدی کە سایق تەکسیەکان سرە دەگرن لە بابڕین لە سعات 8 تا ئەو کاتانە بێزار دەبن و ئەو دەم. بەڵام ئێمە ئەو گرفتەشمان نێشتووە. ئێمە ئێستا خۆشبەختانە بنزینمان بۆ دێت. حەزەکەم لە کەناڵەکەی ئێوەشەوە دڵنیایان بکەمەوە کە لە بەیانیەوە شۆفێران دەتوانن سەردانی ئەو بنزیخانانە بکەن کە پێشووتر لەوێ بنزینیان تێکردووە. لە بەیانە دەست دەکەین بە دابەشکردنی کۆبۆن. زیاتر لە 2 ساڵە لە ڕێگەی کۆبۆنەوە شوفێرانی تەکسی هەفتانە 80 لتر بنزین بە نرخی 500 دینار بۆ هەر لترێک وەردەگرن. چەند ڕۆژێک شەکەمی بنزین شوفێرانی تەکسی نیگەران کردووە. تا ئێستا قەیرانی بنزین لە هەرێمی کوردستان بەردەوامە و هێنانی بنزینیش لە وڵاتی ئیماراتەوە ئەو قەیرانەی چارەسەر نەکردووە. ئومێد چۆمانی NRT هەولێر.